خۆشەویستانم ئەمەوێت داستانێ لە خزمەتتانە باس کەم کە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەگێڕێتەوە ئەفەرمێ زۆر عاشق بووم تا مەزنۆ بووم دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکتر بە خزمەتی بگەمەوە ئەڵێ ئیشتیاقم زۆر بوو بۆ بینینی ئەو ئەڵێ دوای نوێژی عیشا کە چاوەکانم لێکنا بە خزمەتی خۆشەویست گەیشتم کە بە خزمەتی گەیشتم کاتی نوێژی بەیانی بوو سێرم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی دابەست و کۆمەڵی ئاياتی خوێن ئايەتەکان کە ئەی خوێن دڵم زۆر تاسەمەن و بۆ گوێگرتن لەو دەنگە جوانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ کە خەبەرم بۆ زۆر بە شەوق و زەوقەوە چوومە مزگەوت ئەم شەو بە خزمەت خۆشەویستەکەم گەیشتوم ئەڵێ سبحان الله ئیمامی عومەرم بینی زەمەنی خلافەتی ئەوە هاتە ناو مزگەوتەوە هەمان ئەو ئايەتانەی خوێن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوێندی ئەفەرمێ لە خەوەکەما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای ئەوەی کە نوێژ تەواو بوو هەندێک خورمایان بۆ هێنا بانگی کردم وتی ئەی عەلی وەرە ئەڵێ چوومە خزمەتی زۆر بە ئیشتیاقەوە دەنگی خورمای دامێ ئەڵێ سبحان الله کە نوێژ تەواو بوو ئیمامی عومەر هەمان ئاەتی خوێن بە هەمان شێوازی ئەوە ڕووی کردە خەڵکەکە ئافرەتێک هەندێک خورمای هێنا لە بەردەمیان داینە فەرمی ئەوە بۆ موسڵمانان ئەڵێ ئەویش بانگی کردم وتی ئەی عەلی وەرە ئەم دەنگە خورمایە بۆ تو ئەڵێ دەنگە خورماکەم خوارد والله تامی ئەو خورمایی ئەدا کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیدا ئەڵێ وتم ئەی ئیمام خورمایەکی ترم بەرێ فەرمووی ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی بدایە منیش پێم ئەدای ئەڵێ سەرم سوڵما من خۆم بینیوە چۆن ئیمامی عومەر ئەزان ئەمانە دڵیان ئەوەندە بە شەوقەوە بوو لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو حەیات و ژیانیان ئەیانووی سەرف کرد لە پێناوی ئەم خۆشەویستە ژیانیان بە هەوای ئەوە بوو بە بوونی ئەوە بوو خۆ ئەگەر ئێمە ئایا حەقیقەتەن لەو کەسانین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆش ئەوێ لە فەرمایشتێکە ئەفەرمێ کێن ئەوانەی کە منیان زۆر خۆشەوێ ئەو کەسانن کەوا لێرەوە مشتاقی ئەون مشتاقی بینینی ئەون خۆشەویستانم مشتاقی بینینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گەورەیە ئەفەرمێ من أشد أمتي لي حب الناس يكون بعدي أواني كزوزو من يرخوش خلطي كان لدوهي من أوده يعني لأصحاب نيم أفرمي يود أحدهم لو رآني بأهله وماله حريش لو أنا تمناك مشتاق وبينيني من أجر همو أهل مال منالي سرفك أجر همو مالك سرفك تخبا إمن لخمان برسين با پرسیارکەین بزانین ئایا ئێمە چەندێک خۆشەویستیمان بۆ ئەو هەیە ئایا تۆی پیر تۆی گەنج مامۆستای بەڕێز سایەقی بەڕێز خوێندکاری بەڕێز ئەی ئەو کەسێک کاسبکاری ئەی ئەو کەسێک کە کرێکاری ئەی ئەو کەسێک کە چەکداری ئەی ئەو کەسێک فەرمانبەری ئەی ئەو کەسێک کەم ئەندامی ئەی نەخۆشەکان هۆ فەقیرەکان هۆ بێ ماڵەکان هۆ دەسەڵاتدارەکان هۆ پلە و پایەدارەکان هۆ ئەهلی مزگەوت هۆ ئەهلی بازار هۆ ئەهلی هەموو شوێنەکان باش ئەگەر ئێستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێت بڵێن تۆ ئەم شەو بە خزمەتی ئەگەی ئەگەر بێت و هەموو ماڵەکەت سەرفکەی ئامادەی تۆ بە خزمەتی ئەگەی ئەگەر بێت و نەفسی خۆت لە پێناوی ئەوە سەرفکەی ئایا تۆ ئامادەی تۆ بە خزمەتی ئەگەی ئەگەر بێت و نوێژەکان وەکو ئەو جێبەجێکەی ئایا تۆ ئامادەی ئادەی ئەگەر بە خزمەتی گەیشتین ئێمە چی بڵێن بەو ئێمە ئایا ڕوومان هەیەکەوە بەرەو پیری بوەستی ئایا چاوەکانمان چاوێکە کە دیداری ئەو خۆشەویستە ببینێ ئایا دڵەکانمان دڵێکە کە بتوانێت لقای ئەو کە ئایا زمانمان زمانێکە کە بتوانێت لە خزمەتی ئەوە بوەست سێری کەعبی ئەسلەمیکەن کە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عاشقانە و پەروانە ئاسا هەموو کاتێک ئەوەستێ بۆ ئەوەی بتوانێت خزمەتێ بکە ئەفەرمێ جارێکیان ئاوم حازر کرد بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بەردەم ماڵەکەی وەستام ئاوی دەستنوێژم بۆ ئامادە کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە شەو بینی ئاوی بۆ ئامادە کراوەتی کی ئەمەی ئامادە کردووە کەعب ئەڵێ گەنج بووم چوومە خزمەتی وتم یا ڕەسوڵ الله من فەرمووی ئەی کەعب سەل بە مەیلی خۆت داوام لێ بکە
الله منش بيرم كردوا وتم أسأل مرافقتك في الجنة دواءكم كرفيقي توها وليتو لبهشتا فرمي أو غير ذلك غير أمام داوى لبك أي كعب فرمي يا رسول الله صلى الله عليه وسلم غير أمام داوى لناكم إلا ذاك إلا هم فرمي فأعني بكثرة السجود سجدي زور برا ديت خو أجر إستا هريشك لأما أم خوشو يستببينين تشي أكين بيد بلين يك دقيقة لبردم دايا تو تشي أكين لم كاتا